ئێمە وەکو خەڵکی هەولێر بەگشتی شانازی بەوە دەکەین کەوا شاری هەولێر لانکەی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوە جیاوازەکان بووە. هیچ پێکهاتەیەک لە هەولێر خۆیان بە میوان نەزانیوە، بەڵکو بە شار و ماڵی خۆیان زانیوە. بەوەی ئەو پێشکەوتنە گەشتیاریەی لە هەولێر بەخۆیەوە بینیوە ساڵانە سەدان هەزار گەشتیار ڕوو لە شارە ئارامەکەمان دەکەن. بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو حاڵەتێکی نامۆ ڕوویدا کە چەند کەسێکی لە یاسا دەرچوو هێرشیان کردە چەند سەرگەشتیارێکی بەڕێزی عەرەب، بەڵام خۆشبەختانە زوو لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری هەولێر دەستگیر کران. دام و دەستگا حکومیەکان هەرزوو ڕوونکردنەوەیان دا و باسییان لەوە کرد ئەو جۆر ڕەفتارانە ڕێگە پێدراو نین بە هیچ جۆرێک. هێرشکردنە سەر برا عەرەبەکان و هەر نەتەوەیشتر مای قبولکردن نییە و هەر کەسێک ڕەفتاری لەو جۆرە بکاتن دووچاری سزای یاسایی تون دەبێتەوە. ئەو کارە ناڕەوایە وێنەی خەڵکی هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان نییە، بەڵکو بە پێچەوانەوە ئامانجی خەڵکی هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان ئارامی و ڕێزگرتنە لە یاسا و پابەندبوونە بە پاراستنی گەشتیاران و ڕەخساندنی گەشتێکی ئارام بۆیان. خەڵکی شاری هەولێر هەموو کات لە خۆشی و ناخۆشیەکان دەرگایان کراوە بۆ لە هەر پێکاتەیەک ڕویان لێو شارە کردبێتن. لە ڕابردوش بەهۆی ناسەقامگیری ناوەڕاستی خواروی عێراق سەدان هەزار خێزان ڕویان لە شارەکەمان کردووە و هەولێر بووە بە شوێنێکی ئارام و ماڵێکی ئارام بۆیان، بۆ کە سوکاری خۆیان و پێکاتەکانیان. ئێمە ژێرە دووپاتی دەکەینەوە کە هەولێر لە پێش و لە ئێستادا بەهایەکی مێژووی و جێگیری هەیە کە ئەویش لە باوەشگرتنی هەموو ڕەنگەکان و نەتەوەکانە بەبێ جیاوازی و کە بێگومان ئەوە شانازی و سەروەرێکی گەورەیە بۆ پایتەختی هەرێمی کوردستان. لێرەدا چەند لایەنێک پەیامیان ناردووە لەوانە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامیان ناردووە کە ناڕەزاییان دەربڕیوە لە بەرامبەر هەڵوێستی ئەو چەند کەسێک کە لە یاسا دەرچوونە هێرشیان کردوتە سەر گەشتیاران و ڕایانگەاند و بەدونترین شێوە سزایان دین و یەکێشتر کە لەوانە بەیاننامەی ئێستاکە ناردووە بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکانە ئەگەر بۆتان بخوێنمەوە. پەیامی ئیدانەکردنی وەزیری هەرێم لەسەر ڕووداوی هێرشکردنە سەر گەشتیاران شەوی 21/12/2020 بەداخەوە لەلایەن چەند کەسێکی نابەرپرس و ئاژاوە گێر هێرش کرایە سەر گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراق بەهۆی بەسەربردننی پشووی سەری ساڵ هاتبوون. ئێمە لای خۆمان بە توندی ئیدانە و مەحکومی ئەو هێرشە ئاژاوە ژێڕی و ناڕەوایە دەکەین کە پێچەوانەی هەموو دابوونەریت و کۆمەلگای مەدەنی و پێشەرکردنی سەروەری یاسایە. لێرەدا ئێمە سوپاسی هەموو ئەو لایەنان دەکەین کە زوو لەلایەن حکومی و لایەن ئەمنیەکان کە زوو هاتنە سەر خەت بۆ ئەوەی ئەو کەسانەی کە یاسایان پێشێکەوە دەستگیر بکرێن. لەوانە سوپاسی بەڕێز دکتۆر ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان دەکەین کە پاش ئەوەی کە ئەو بابەتە بوو پەیوەندیمان پێوە کرد ئامادە بوو کە بە تونترین شێوە لایەنە پەیوەندیدارەکان ڕاست پێرێت بە تونترین شێوە سزای ئەو کەسانە بدرێتن کە بەو کاراس